سلێمان هەڵشۆیەکان یان ناهۆشیاری خەڵک. ئایا سلێمان هەڵشۆیەکان تاوانبارن یاخود ئەوانەی پارەیان پێدەدەن؟ ڕۆژانە گوێبیستی سلێمان هەڵشۆیەکی نوێ دەبین و دەبێتە هەواڵی گەرمی میدیاکان بە شێوەیە کە چیرۆکەکان هەمان چیرۆکن، بەڵام شوێن و کات و پاڵەوان و بڕی پارەی خورا و جیاوازن. بە جۆرێکی شار و قەزا و ناحەیەک نییە لە کوردستان کە سلێمان هەڵشۆیەکی تێدا نەبێت. هەمووشیان بە یەک ڕێگە و فێڵ پارەیان کۆ کردوێتەوە کە سلێمان هەڵشۆیی پێی کۆ کردبووە. لە ماوەی 10 ساڵی ڕابردوودا چەندین سلێمان هەڵشۆیی بە شێوەی جۆراوجۆر هەبوون کە سەدان کەس لەو مامەڵە خەیاڵیەدا پارەیان داوە و زیانی گەورەی مادیان بەرکەوتووە. ئەگەرچی ڕاستە سلێمان هەڵشۆیی بۆ یەکەم جار بۆمبەکەی تەقاندەوە، بەڵام لە دوای ئەو کەم شار و شارۆچکەی هەرێم هەبووە سلێمان هەڵشۆیەکی تێدا دەرنەکەوتبێت. جا لە دەربەندی خانەوە بیگرا تاوەکو زاخۆ، ئەمانەش جۆر و کەس و ڕەگەزی جیاوازن، هەیانە لەبەر هەژاری دەستی داوەتە ئەم کارە، هەروەک سلێمان هەڵشۆیی کە لە موچەیەکی کەمی پێشمەرگایەتیەوە دەستیدایە کارەکە. دواتریش وەک هەورە بروسکەیەک هات و گوتی ئیفلاسم کردووە. یاخود هەیانە وەک بەڵقی سەر ئاو دیار نامێنێت و کەسیش نازانێت نەخۆی و نەپارەکەش چی لێ هاتووە. لە ڕابردوو دوای هەڵشۆیی لە دەربەندی خان کەسێک بە هەمان ڕێگای ئەو پارەیەکی زۆری لە ڕێگای مامەڵەی هەواییەوە کۆ کردەوە. دواتریش وەک بەرزەکی بانان بۆی دەرچوو 1.5 ملیۆن دۆلاری خەڵکی بردو و ڕۆیشت. بەگشتی ئەو هاوڵاتیانەی کە دەبنە نێچیری سلێمان هەڵشۆیەکان، یەک هۆکاری لە پشتا ئەویش لە پێناو قازانجی زۆرتر و خێراتردا ئەم کارە دەکەن، بە جۆرێک هەرچی سامانیانە وەک پارەی کاش و ئۆتۆمبیل و چەک و خان و یاخود ئەوەی هەیانە و نیانە دەیخەنە دەستی هەڵشۆیەکان و ئاویش پیاوانە بۆیان دەخوات. لە تازەترین دەرکەوتەی کۆپی هەڵشۆیی کەسێکە لە سلێمانی بڕێکی خەیاڵی بە مەزەندەی 100 ملیۆن دۆلاری هاوڵاتیانی بازاڕی دۆلارەکەی سلێمانی بردووە. بەوتێ خۆیان ماوەی زیاتر لە 3 مانگە ئەو کەسە پارە کۆ دەکاتەوە و بە قازانج دەیداتەوە بە کەسەکان، بەڵام ئەوەی سیر بوو ئەوە بوو وایە ئەوانەی پارەیان داوە بەم کەسە چینێکی بەرزی کۆمەڵگان و هەرێک لە پارێزەران و ڕۆشنبیرانی سلێمانی بەشێکی پیشەوەرانی ئەکادمیشی گرتووەتەوە. بۆیە ئێستا ئەمانە هەر لە ڕووشیان نایێت باسی پارەکانیان بکەن، چونکە ئەگەر باسی بکەن ئەوە ئەوەندەی تر باری سەرشانیان گرانتر دەبێت و ئەگەر خەڵک ناهۆشیار بێت دەبێت ئەوان ڕێنیشان دەربن. بەڵام کارەساتەکە لەوە گەورەترە و تەماحی قازانجی زۆر و خێرا چاوی هەموو ڕۆشنبیر و بڕوانامەدارێک کوێر دەکات، چونکە کۆی پرۆژەکانی لەم شێوەیە هەمویان هەمان سیناریۆ و خەڵقەڵەتاندنە، هەمان ئیمزا و عەقدە لەسەر پاکەتی جگەرە یاخود پارچە کاغەزێکی دڕاو. کارەکەش بەم شێوەیە دەست پێ دەکات. سەرەتا کەسەکە پارە لە خەڵک وەردەگرێت و بۆ ماوەیەکی دیاریکرا و بە پارەی ئەوانەی لی وەرگرتوون قازان جەداتە کەسێکی تر. ئەم کارە بەردەوام دەبێت تا ماوەیەک و دوای ئەوەی پارێکی زۆری کۆ کردەوە دەڵێ ئیفلاسم کرد یا دیار نامێنن. چاوچنۆکی ویستی زوو دەوڵەمەند بوون دۆخێکی دروست کردووە ئەمانە بێنە ناو بازاڕی سەرمایەداری و پێگەی خودی سەرمایە گوزاری بخەنە مەترسیەوە، بەڵام ئەوەی جێگەی داخ و پەژارەیە خۆشباوەڕی و ناخۆشیاری خەڵکە. دەمێکە ئەم پەندە کوردیە لە ناو کۆمەڵگای ئێمەدا بەسەر ئەوانەدا سەپاوە، ماڵی خۆنەخۆر بۆ پیاوی چەکمەبۆرە. ئەی خەڵکینە، ئێوە کە دەیان جار بە شیری گەرم دەمتان سووتا دەیتکایە لە مەودوا فوو لە دوی سادیش بکەن.